موچەی مانگی 12 چی بەسەردێت؟ ئێوارەی دوێنێ یەکشەممە 19/1/2025 وەفتێکی حکوومەتی هەرێم گەیشتنە بەغدا. بڕیارە شانزەکە لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دارایی فیدراڵ کۆببنەوە. هاوکات شەوی ڕابردوو وەزارەتی دارایی هەرێم بڵاوی کردەوە. ئامانج لە سەردانەکە گفتوگۆکردنە لەسەر هەمواری خشتەکانی یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2025 و چارەسەرکردنی ئاستەنگەکانی بەردەم موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەپێی زانیاریەکان بڕیارە وەفتەکەی حکوومەتی هەرێم ئەمڕۆ سبەینێ لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دارایی فیدراڵ کۆببنەوە. سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیاند داهات و خەرجی ساڵی 2024 یەکێک لە تەوەری گفتوگۆکان دەبێت. بۆ پێی لە چەند ڕۆژی ڕابردووشدا هەردوو وەزارەتی دارایی هەرێم و فیدراڵ بە چەند راپۆرتێک وڵامی یەکتریان داوەتەوە. سەرچاوەکە دەڵێت وەفتی حکوومەتی هەرێم داوای ناردنی پارە دەکات بۆ موچە ئەگەر بە شێوەی سولفە و پێشینەش بێت تاوەکو موچەی مانگی یەکی موچەخۆرانی هەرێم دوانەکەوێت. موچەی مانگی 12 ساڵی ڕابردووش قسەی لەسەر دەکرێت بەڵام ئاستەنگی زۆر لە بەردەمدایە و قورسە چارەسەرکردنی. بڕیارە وەفتەکەی حکوومەتی هەرێم لەگەڵ بەرپرسانی عێراق ئامادەکاری بۆ ڕێککەوتنی نوێ و دۆزینەوەی میکانیزمێک بۆ ناردنی موچەی مانگی یەک و کۆی موچەکانی ئەمساڵ بکەن. بەپێی قسەی سەرچاوەکە ئەمڕۆ سبەینە دەبێت هەموو شتێک لەبارەی موچەوە یەکلایی بکرێتەوە و دواترش لەسەر بنەمای گفتوگۆکانیان یاسای بودجە پەسەند دەکرێت. بڕیاری کۆتاییش لای محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقا کە دەبێت ڕەزامەندی لەسەر ئەم بابەتە بدات.